جاران کە دەمانگوت پێ بنێتە خاکمان دژمنی کافردار و بەرد و خۆڵی لێ ئەەکەین بە ئاگر کەسی ئێستا دژمن ئەوە دێتن دار و بەرد و خۆڵی ئێمە لە ئێمە ئەکاتە ئاگر ئێمە بە یەکەوانێ ئاژاوە لە مابینی منوت و دروستەکە برایەتی کاڵەکاتەوە بەڵام خۆ ئێمە سەرکردەکانمان لە هیچیان کەم نییە نازان بۆ دەستی دژمن ڕائەکێشین بۆ بە فیچی دژمن ئێمە یەکتری بگژین من ئەو شەڕەم پێشەڕەکە لە پێناوی ئاشتی بێ نەک ئەو شەڕە تۆ دروستەکەی ئاشتی لە ناو ببێ شەڕ ئەوەیە کە لە پێناوی ئاشتی بێ ئێستا محاوەلەی خۆمان ئەوەیە بەڕاستی خەڵکی داوەتەکەینە سەر ئەو خاک و بەردەی ئەو خاکە زامدارەی ئەو خاکە کە بە خوێنی ئەو هەموو شەهیدانە ئاودراوە یعنی لە هەرچی ئەپرسی گۆمی خوێن و ڕووباری خوێن و دەریای خوێنی ڕشتەوە دەباشەوە ئەگەر ڕاستە باتەبایی و برایەتی و یەکبوون ئەو هەموو سرودەتان بۆ گۆترا ئەی کوردینە ئەی مەردینە با دەست لە ناو دەستکەین هەموو بۆ بەرزەتی خاچی وەتەن مەسا هەر بێکەکە لە شوێنێک کە ئەڵێ شەرتە شەرتی پیاوەتی گەر خوددا دەستم بدا دژمنت پەتکەم وەکو سەگ بیخەمە ژێر پێێتەوە کەچی دژمنی سەگ خاچی مێکە ئەوە کەوتۆتە ژێر پێ ئەمن بەچی ئەوەی ڕازی بم چیە شاین بەخۆ بێکە ئەو هەموو پێشمەرگایەتی و ماڵوێرانی و ئەو هەموو وەزعانم بەسەردا هاتیە بوومەتە نێوە جەستە و هەموو ئەوانە شاین بەچی بێ کە ئەو شتانە ببینم تی ئێستا ئەمن کەلتورەکەم داگیرە کرێ ئاینەکەم بەرەو کاڵبوونەوە ئەبات کوردایەتەکەم لە بیر ئەباتەوە وام لێ ئەکا کە من پەشیمان بم لە هەر هەموو شتێک بەڵام ئەوەی کە من لەبەر ئەوەی لێ دێمە دەنگ ئەوە دژمن نییە وام لێ ئەکا من تەماشاکەم خۆ بەخۆین وا لە خۆمانەکەین ئەسەفە گەورەکە ئەوەیە ئەساگە هەر دژمن بێ بە هەرچیم لێ ئەکا دژمنە بەڵام کاکە من توم و من ئەو شتەی بەسەر تو دینم تو ئەو شتەی بەسەر من دینی ئەوە شتێکی زۆر گەورەیە و دەربارە بە هەموو جیهانش جۆرێک لە ئابڕوچوونی پێوەیە نیشتیمان پەروەران وڵات پارێزان کوڕان کچان پێشمەرگە قارەمانەکان بنە ماڵی شەهیدان لە ناخی دەروونمەوە پێم ناخۆشە ڕۆژگارێک ئەمن بێمە سەرشان و ئەگەرژیان بڵێم خائینان ئەمڕۆ بەجارێ شەرمەزار و ملکەچن قوڕ بەسەر گەورە و بچووکیان تازە بۆ شوێ دەرئەچن زۆرم پێ ناخۆشە وام لێبێ وا بڵێم وەکو ئەوەی کە من دوعایەکی دیکەیشمە هەبووە کە زۆر جاریش خەڵک گوێی لێ بووە ئەڵێ کوردێ گەر شەو و ڕۆژ خەبات نەکە داوای ڕزگاربوونی کوردستان نەکە بە وشەی کوردی لاوان فێر نەکە گشت کاتێ باسی کوردستان نەکە یەخوا ئەو کووردا بە زووترین کات لەت و پەتکرێ و نەگا بە ئاوات زۆڵی سەرکەش هەوڵی داوە کورد نەهێڵێ خاچی کوردستان بە بۆمباچەک بچێڵێ ئەوە خۆ ئەگەرێک بوو ئێستا حالیان بە فیعلی ئەو شتەیەمان بەسەر هاتووە وا خاک و بەرد و هەمووچ بە بۆمبا و بەچەک ئەیچێڵێ لە سەردیمە خۆی 4500 گوندمان لە ناو چووە تەخت کراوە سووتێنراوە ڕوخێنراوە ئەو خۆ ئەگەر بێ سەرواقع ئەوە ئەتەکردنی خاچی ئێمەیە ئێستا بە هەمان شێوە بە شێوەیەکی دیکە ئەوە گوندەکانمان دارستانەکانمان نیشتیمانەکەمان ئەتک ئەکرێ ئەتک چییە مەسەر ئێستا تو کابرایەکی ڕوت و خودکەوە بڵێ دەجا بە بازاڕی دابڕۆ ئێستا خاچی کوردستان وای لێ هاتووە هیوادارم لە من نیگەران نەبن کە ئەو شتەی ئەڵێم کە یان بڵێن بەخۆی بە ئیسراحەت دانیشتووە من ئیسراحەتم نەبووە پێشمەرگای کوردستانم
جيان ملسار دستان بفروك آلوزم فدام بو قالوا زماي جيان متالا وقجاري مارا سرپاش چیمیای و زوردار گرداد وجدان هيا گرداد وجدان هيا گرداد وجدان هيا هر اوان دم لا هيا